الو كاك سیروان چۆنی؟ الو مرحبا كاك سیروان. مرحبا سەر چاوم. کاکە من چالاکوانەکەم لە وڵاتی سوید، ڕۆژنامەنووسم پرسیارمان هەبوو. بەڵێ ئامەدکە. سوپاس دەکەم. کاک سیروان دوێنێ هەندێک دەرێن 12 هەندێک دەرێن 9 پێشمەرگە شەهید بووە. ئەتوو قائیدی مەحوەری ئەو بەرەیەی وەنیا هەست پێ ناکەی ئەوە شکستەی گەلە گەورەی عەسکەری سەربازی ئێوەیە لە مەنتیقەیەک داعش بە کەیف خۆی کە هیچ عەرەبەکی لێ نییە، هیچ مەنتیقەیەش تەمیل نییە، دێ ئەوە گورگە ئاسا بەناو ئەو هەموو پێشمەرگە و خەڵکە هاوڵاتیە دەکەوی و دەگەڕێتەوە. هەست پێ ناکەی ئەوە شکستەی سەربازی تووە؟ نەخێر ئەوڵم ئەمە لەوێ بووم خۆم لەوێ بووم ئینسانە بێ ببینی مەسەلەن شوێنەکە ببینی جوگرافیەکەی هەڵکەوتووەکەی چۆنە بینی داعش و ئەو گوندەی چەندە ئیمکانیەتی پێشمەرگەی چەندە لەسەر ئەساسێ بڕیار دەدرێ. یعنی کابرا لە دوورەوە طبعا ئەگەر تەحلیل بێ منیش لەوێ بوومە تەحلیل دەکەم، بەڵام ئەگەر لای ئێمە بوانە و ئەو شوێنە چۆن هاتووە و کێن و پێشمەرگەکان لەکوێ بوون کەمینیان دانەوە و داعشەکان هەموو دووربینی شەویان و حەراریان پێیە. پێشمەرگە محوەری 120 کیلومتر یەک دووربینی نییە و نە پێمان دەدەن نە دەیاڕێن بشکڕین. بەڵێ بەغداییجە زەمان ئەوە هەمووی حسابە شەڕی پارتیزانی فارقە. بەس شەڕی پارتیزانی کاک سیروان من بۆ خۆم خەڵکی ئەو مەنتیقەم بەڕاستی یعنی ئەو گوندەی ئێمێ و سێ لەوانە خزم و کەسوکاری نزیکی ئێمێ شەهید بووە. داعش چۆن دەتوانێتن لەو مەنتیقەی کە هیچ عەرەبەکی لێ نییە، هیچ عەرەبەکی لێ نییە، هەمووی کورد عەرەبی لێ نییە، بەڵام ئادەم جەنابەت خەڵکی ئەوێت یعنی معنای شارەزای بەڵێ ئەو گوندە هەر لە بناری قەرەچۆغیە جەنابەت دەزانی ڕاستە هەر لە بناری هەر لە بن چیایە هەموو شاخ و داخە ئەو چیا سلسلەی سەرێ پێشمەرگە گرتیکی ئەو بەر پێشمەرگە بۆی نییە بچیتە خوارێ. یعنی ئەو شوێنەی جەنابەت دەڵێ ئێستا تونێلی داعشی لێ لە بەری دیوی عێراق، یعنی بە هەوایی 500 متر دوورە لەو گوندانە 500 متر. پێشمەرگەش خاڵی هەیە دەبعان کەمینیان هەبووە، بەڵام جەنابەت دەزانی شاخێکی وەکو قەرەچۆخ و ئەمە پێشمەرگە بووینە. جەنابەت دەزانی احتیمال نازانم جەنابەت پێشمەرگە بووی نەخێرە 500,000 عسکەر و ئیمکانیەتی هەبوو لێرە پێشمەرگە یەک ڕۆژیش لەک لە چیاکانی سنوور پێشمەرگە لە خودی ئەو کوشافەی و ئەو باقرتەی لەو دەشتەی عملیاتی دەکرد. ئەمە شاخە شەڕی پارتیزانیە سەمانی تەکنۆلۆژیە. ئێستا فەرمو لە ئەفغانستان هەموو ناتۆ ئەوروپای لێ بوو نەیتوانی بۆ چونکە بۆ شەڕی پارتیزانی. ئەمە تەکنۆلۆژیای دەوێت کە داوامان کردی ئێندیوزەر لە بەغدای بمە نادرێ دووربینی حەراری دەوێت خۆ پێشمەرگە دەست ناتوانانی دەستێک بگیری خۆ جەنابەت دەزانی هەیە کەمین هەیە. کاک سیروان بڕوا بکەم پێشمەرگە بەخۆی لە خسەتێ قەرەچوغی وتی بە ئێمە ئەیان گوتووە لە بۆمان نییە تەقە لە داعش بکەین. یعنی من خۆم گەیشتمە سەرێ نەک ئەو شۆ بە پێشمەرگەم گوت لە پێشمەرگە پێم گوتم کاکی خۆم بە ترۆمبێلی نەچن غەڵەتی نەکەن لغم دادنێنەوە فلان گوتی وەیە ئامر مەفرەزەکە کە شەهید بوو بەداخەوە 7 نەفەر بە پێ چۆنە خاڵێمان دیبوون کە تەلەفۆنمان بۆ کرد گوتم کاکە لەو بەر بە گەلیەکەی دووهەمیش بچن احتیمالە بەوێدا بێنەوە. کابرا سەرکێشی کردبوو کابرا قەهرەمان بۆ خۆ عەفو کرد، بەڵام گوتبووی نە بازووتر بچین هەرچی شریکەکە ڕایدەکەش لەوێ بوو بانگی کرد وتی کاکەوە ئەمرە دەڵێ بە ترۆمبێلی نەچەن ئەوە بە پێی 5 دقەیە سەرکێشی کردووە ڕەسەن ڕۆیشتیە. کاک سیروان ترۆمبێلەکە تەقیەوە مەسەلەکە ئەوە بوو کاک سیروان لە چاکەی خۆی لە مەرداتی خۆ کردی بەڵام سەریشی لەسەر دانا قارەمان بوو. ڕۆحیان شادبی کاک سیروان من پرسیارەکەم لاندێ نییە من پێشمەگەر لە سەتیا قەرەچوغی پەیوەندی بە ئێمە دەکا ئەڵێ داعشەکان لەبەر چاومانن لە بۆمان نییە تەقەیان لێ بکەین و داعش لە دووسێ گوندیە لە دووسێ ئەشکەفتە هەمووتان دەزانن. من ئەو دەنگەت بڵاو دەکەمەوە با پێشمەرگەکان گیان لێبی لە مێژشە و کە چوینە شوێنەکان پڕ لە کەبابی ئەبوشەهاب و شت بووە. یعنی من پێشمەرگە هەیە ئەگریای گوت چۆن دەکرێت من خزم و کەس و کارم بەدەستی داعش شەهید بووە بەبەر چاوی مەسواری مینیبوسیان کردینە و بردیتیان. یعنی تەسەور دەکەی ئەمن بێم درۆیەکی وا لە خوتی خۆڕایی بکەم ئەگە پێشمەرگ حاشا من جەنابەت هەر ناناسم ناڵێم درۆی دەکەی منەوە ناڵێم قەزدم یعنی چۆن دەکرێت
احتمال زۆرە خۆ پێشمەرگەش هەیە فەقیر احتمالە بۆی مەسئولیت لە خۆی سایلا دابی بەڵام ئەو شتێک کە جەنابەت دەڵێ واقع فەرقە هەر ڕۆژێک جەنابەت دەتەوێت بێ لەگە جەنابەت دێم ئەو خاڵانەی کە پێداهاتینە منطقەی جەنابتە نقطە ببینە شتێکت بۆ شەرح دەکەم کاکە ئیمکانیەتی پێشمەرگە موچەیە تا پێ دەدرێت زەحمەتە ئەمە 22 ڕەبیەمان پێویستە هەتا بودجەکە تەواو بووە 2 ساڵ و نیوان پێچووە جادا ئەوە خەریکن لەو ئەزمەیە و لەو وەضعی ئەوە 2 ساڵ 3 ساڵ ئێستا هێشتا لەناو ئیشەیە دووربینی حراری کاکە دەجار گوتم فەرموو سیروان تخۆیە پرسیاریت کە حسابی خۆم کڕین ئێستا پێم گوتینە کاکە هەر کەسێک دووربینی حراری دەینی ئەمە لەسەر حسابی خۆم پارەم قەرکرد بدەینم لە عێراق دەڵێن دیوزەرت نادەینی بە تەحالف دەڵێن دەبێت تەکنۆلۆژیا های تەکنۆلۆژیا دەبی چاوەڕێبی گوتمان کاکە درۆنەکەبی ئەوش کەوتانە بە پشکنی بشمەرگە پشت کاک سیروان تخۆیەک پرسیاریک ئەوە